يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. أيو كسانيك إيمان تان هيو خوتان بإيمان دار دزانن صلوات لسر أو پیغمبر بدن صلى الله عليه وسلم كواتا خداي پروردگار صلوات لسر پیغمبر دداد. فریشتەکان صلوات لەسەر ئەو پێغەمبەرە لێ دەدەن. خوای گەورەش ئەمرمان پێ دەکات صلوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەین صلی الله عليه وسلم هەر کاتێک کە ناوەکەیمان گوێ لێ بوو. ئەوە یەکێکە لەو حەق و مافانەی کە پێغەمبەر بەسەر ئێمەوەی هەیە وەکو مسلمان. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا کە نەسائی ڕیوایەتی کردووە و فەرمایشتێکی صحیحە دەفەرمێ من صلى علي صلاة واحدة هەر کەسێک یەک جار صلواتم لەسەر لێ بدات یەک جار صلواتی لەسەر لێ بدەی پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه 10 صلوات خدای پەروەردگار 10 صلواتی لەسەر ئەو کەسە لێ دەدات. الله أكبر چەند گەورەیە برام یەک صلواتی لێ بدەی خوای گەورە 10 جار صلوات لەسەر ئەو کەسەیە لێ دەدات. وحط عنه 10 خطيئات ئەنجا هەر ئەوەندەش نا دووهەم بە یەک سەڵەوات ئینسان دە گوناه و تاوانیشی لەسەر ڕەش دەبێتەوە. ئەنجا دەفەرمێ وەڕوفیعەت له 10 دەرەجات خوای پەروەردگار 10 پلەی ئەو کەسەش بەرز دەکاتەوە کە یەک سەڵەوات لێ دەدات. تەماشاکەن بەڕێزان چەندە گەورەیە یەک سەڵەوات لێ بدەی 10 جار خوای گەورە سەڵەواتت لەسەر لێ دەدات. 10 گوناه و تاوانت لێ ڕەش دەکاتەوە 10 جاریش پلەت بەرز دەکاتەوە لە لای خۆی. دەی مسلمانی بەڕێز گەنجی بەڕێز چ شتێک ماوەتەوە لەوە گەورەتر چ شتێک لەوە باشترە کە ئینسان سەڵەوات لێ بدا لەسەر ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم. بۆیە سوفیانی سەوری فەرموویەتی بەسە بۆ ئەو کەسەی کە فەرمایش دەنووسێتەوە خێر و پاداشتەکەی ئەوەندەی بەسە کاتێک کەسێک فەرمایشتەکە دەخوێنێتەوە دەگاتە ناوی پێغەمبەر صلوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدا صلی الله عليه وسلم دەفەرمێت تەنها ئەو خێر و پاداشتەی بەسە ئەوەندە خێری زۆرە کە ئینسان صلوات لەسەر ئەو پێغەمبەرەی دەدات صلی الله عليه وسلم. چەند ئاسانە برام چەند بە ئاسانی ئەو صلواتە لێ دەدرێت ئەو پاداشتە برام چەند بە ئاسانی بۆ ئینسانی وەدەست دەهێنرێت. بەڵام ڕەنگە زۆر کەس کەم تەرخەم بێت بەخوا هەفتە دێ و دەڕواتەوە جارێک صلواتێک لەسەر پێغەمبەری نادات. ڕۆژی جومعە دێ بێ ئاگایە صلواتێک لەسەر پێغەمبەری نادا برام با هیچ ڕۆژێک نەبێ 100 جار صلوات لەسەر ئەو پێغەمبەرەی نەدەی با هیچ جومعەیەک نەبێ 1000 جار صلوات لەسەر ئەو پێغەمبەرە نەدەی برام. چ فەزڵ و پاداشتێکی هەیە بزانە. ئیبن مەسعود بۆمان دەگەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم أولى الناس بي يوم القيامة أكثرهم علي صلاة نزیکترین کەس لە من لە ڕۆژی قیامەتێدا پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسەیە کە زۆر سەڵەوات لەسەر من لێ دەدات. با گوێ لەو بەسەرهاتەیە بگرین کە ساڵح مەغامیسی بۆمان دەگێڕێتەوە کە یەکێکە لە زانایان و بانکخوازانی سعودیە بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ نەخۆش بووم زۆر نەخۆش بووم لە وڵاتی لوبنان عملیاتی دڵم بۆ دەکرا. دەفەرمێ کاتێک کە عملیاتەکەیان بۆ کردم دیار بوو کە عملیاتەکەم زۆر قڕز بوو عملیاتەکە کردنەوەی دڵ بوو عملیاتی دڵ بوو زۆر ناڕەحەت بوو. دەفەرمێ کاتێک کە دکتۆرەکان هاتن لە دوای ئەوەی کە بە خۆم هاتمەوە لە عملیاتەکەی بەهۆش خۆم هاتمەوە دیار بوو دکتۆرەکان چەند دکتۆرێک بوون ژمارەکەیان نزیکی 14 دکتۆر دەبوو لەسەر موەستا بوون و هەروەها جیهازەکە بەسەر دڵمەوە بوو ئیشارەتی لێدانەکەی زۆر باش نەبوو. بۆیە گوتیان یا شێخ بەخوا هەندێک خوێن لە ناو دڵ و دەروونتدا کۆبۆتەوە دەبێ عملیاتەکەی دووبارە بکەینەوە هیچ چارەیەکمان نییە. دەڵێ ئەمنیش زۆر لەلام قڕز بوو بەڵام بەناچاری ئاماژەم کرد گوتم ڕازیمە جا هیچ چارێکی دیکەمان نییە عملیاتەکەی دووبارە بکەنەوە. دەفەرمێ لەو کاتێدا پێش ئەوەی کە بمبەن بۆ ژووری عملیات بۆ دووهەم جار کە خوێن لە دڵمدا کۆ ببەوە بۆ ئەوەی کە عملیاتەکەم بۆ دووبارە بکەنەوە دەفەرمێ پەرستارێکی لوبنانی لەوێ بوو گوتی یا شێخ سەڵەوات لەسەر پێغەمبەر لێدە صلی الله عليه وسلم. دەفەرمێ لەو کاتێدا سەڵەواتم لەسەر پێغەمبەر لێدا و گوتم اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد
بەو شێوازەیە سەڵاواتم لەسەر پێغەمبەردا صلی الله عليه وسلم. دەفەرمێ سوێن بەخوا پاش چەند مدەتێک چەند دقەیەک پاشی مدەتێکی کەم ئەو خوێنەی کە لە ناو دڵمدا کۆ ببەوە هیچی نەما، ئەو لێدانەی جیهازەکان هەمووی گۆڕا. سبحان الله. دەفەرمێت دکتۆرەکە هاتە سرم گوتی یا شێخ ئەوەی کە دەمانەویست بە نەشتەرگەری بۆ بکەین بە عەمەلیات بۆ بکەین دڵنیا بە خودای پەروەردگار بۆی کردی و شیفای نەخۆشیەکەت هات. الله ئەکبەر. لەو گەورەیە برام خوای پەروەردگار کێشەکانت چارەسەر دەکات، نەخۆشیەکەت چارەسەر دەکات برام بەهۆی سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرەی صلی الله عليه وسلم. دەی ئەوە بەسەرهاتێکی واقعیە لە یەکێک لە زانایان ڕووی داوە برام با ئێمەش سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەین، خوای پەروەردگار شیفای نەخۆشیەکەت دەدات، ناڕەحەتیەکەت بۆ چارەسەر دەکات، گیر و گرفتەکانت نایەڵێ ئیشەڵڵا بەهۆی سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرەیەوە صلی الله عليه وسلم.